دوای کۆنگرێ دیالۆکا نیشتیمانیی سووریە لە بەژارێ سوچیە رووسیا بە ئامادەبوونە 1511 کەسان ژێپێکاتێن سووریێ لەگەڵ نوێنەرێن وڵاتێن گەرنتیدار تورکیا ئێران و رووسیا بێ داوی هەت و پشتی بداوی هاتنا کۆنگرێ سوچی داوی نامەیەکە 12 خاڵ هاتە ڕاگەهاندن و تێدا تەکەزی لەسەر ڕێزگرتن لە سەروەری و یەکڕێزیە خەکە سووریە هاتەکردن هەروەها تەکەزکردن و پێویستە گەلێ سووریە بە هەڵبژارتنان بریارێ لەسەر پێشە ڕۆژە خوابدێ. یەک پابندی بە سەروەریە کۆمارە عەرەبیە سووریان گۆ دەوڵەتە سووریا و سەرخەبوون و سەلامەتیە وەیە هەرێمی هەروەها پابندی بە یەک پارچەیە سووریە و ڕێزگرتن لەوە یەک پارچەیە و نەبێت تەنازل ژێ پارچەیەن سووریە یەن و ژێ هاتنە برین بێکردن و گەلێ سووریەوێ پابند بێ بێ بەگەڕانە جۆلانە سووری لێ گۆری یاسای ناودەوڵەتی و بەڵگەنامەیە نەتەوێن یەکگرتی. دو پابندی بێتەوایە سەروەریە سووریە و قەدەغەکردنا دەستێوەردانێ دێ کاروبارێن نافخۆییên سووریێدا و سووریەوێ بە هەرکێ خۆی ناودەوڵەتی دێ چارچۆڤەیە جوڤەکان ناودەوڵەتی و هەرێمی دەڕابێ. سێ گەلێ سووریەوێ بریارێ لەسەر پاشە ڕۆژە سووریە بدێ درێن دیموکراتی و مینا سندۆقێن دەنگدانێ و ژێ مافێ گەلێ سووریە سیستەمە خۆیان ڕێڤە برنێ هەل بژێرێ ببێت و فشارەکە دەرەکی. چار کۆمارە عەرەبیە سووریان گۆ دەوڵەتە سووریەوێ دیموکراتی بێ و لەسەر بنەماین یەکسان بوونەوێ بێ ئاواکردن ببێ جودابوونە ئۆل و نەتەوە و یاسا دە سووریان و دەوێ سەر وەربێ و ئازادی وێ پاراستی بێ و گاندەلی وێ بێژناو برن. پێنج دەوڵەت وێ پابند بێ بەیەکیتیا نیشتیمانی و دەوێ بدات پەروەرانە تەعامل لەگەڵ هەموو پێکهاتەیان بکێ. شەش دەم و دەستگەهێن دەوڵەتێوێ دەکاری خۆدە بەردەوام بن و وێکاری خۆ پێش بێخن و ژە ئەرکێ دەم و دەستگەهانە ژێرخانەیە گشتی و کەسایەتی بپارێزێ و دەوێ دەرفەتێن کارژ بۆ هەموو وڵاتیان سووریە برەخسێنێ ببێ جودایی دبنسیە یاسایەدا. حەفت ئاواکردنا ئارتێشەکە نیشتیمانی لەسەر بنەمایە نیشتیمانی بوونێ و ئەرکێ ئارتێشە نیشتیمانی پاراستنە سنوورێ سووریە و گەلێ سووریە یەجگەفێن دەرەکی و تیرۆرێ و دام و دەستگەهێن ئەولەکاریەن دەوڵەتێوێ ئەولەهەیە نیشتیمانی بپارێزێ و وێ دبنسیە یاسایەدا کار بکەن. هەشت ڕەتکردنا هەموو جۆرێن تەرۆرێ و تایفگەریە و پابند بوون بە ڕووبڕووبوونە تەرۆرێ و تایفگەریە و ڕێگریکردن لێ بەلابوونە تەرۆر و تایفگەریە. نە پاراستنا مافێ مرۆڤان و ئازادیە ببێ جودابوون نابرا پێکاتەیەن سووریەدا و دیتنە ڕێگە چارەسەریەکێش بۆ پاراستنا مافێ مرۆڤان و ئازادیە هەروەها پەیداکردنا دەرفەتێن کارژ بۆ ژنێ بڕێژەیە سەهل لە سەرسەد. دە سووریا شانازیە بێناسنامەیە خۆیان نیشتیمانی و دیرۆکی و هەمەڕەنگیە ڕەوشەنبیری و ئۆلی دکێ هەروەها دەوێ پێکڤە ژیان نابرا پێکاتاندا و کولتور پاراستی بێ. یازدە نەهشتنە هەژاریە و پاراستنە کەسێن بێتەمەن و کەسێن دەست کورت و کێم ئەندام و ڕەخساندنە دەرفەتان ژێ بۆ بەگەرانە کۆچبەران بۆ سووریە و پێشکەشکردنە ئالیکاریان ژ بۆوان. دوازدە پاراستنە فلکلۆرێ نیشتیمانی و کارژ بۆ نفشێن پاشە ڕۆژێ لەگۆری پەیمانێن ناودەوڵەتی و داخوایانە یۆنێسکۆ.